مامۆستا مەوزوعێکم هەبوو دەمویست بە تۆ بڵێم وابزانم شتەکە زۆر گرینگە بەلای منەوە بەڕاستی تقریبا ئەوە ساڵێک دەبێت من چیتر لە ساڵێکەوە یعنی وام لێ هات گۆڕام نەمویست چیتر بڕۆمە دەرەوە لە یەک ژوور بە تەنها دەمێنم لە تاریکیدا هەتا نامەوێت دایکی خۆش ببینم بە هیچ شێوەیەک نامەوێت دەموچاوی دایکم ببینم مهم هەر فترە لە دوای فترە وام زانی حاڵاتی دەرونیە یعنی شکم بۆ هیچ شتێکی تر نەبێت بەڕاستی چونکە الحەمدوللیلا دینەکەم باشە نوێژ ڕۆژ و قورئان ڕۆیشتم بۆ عەمرا هەموو شتێک بەس ڕۆژ بە دوای ڕۆژ ژوورەکەم لە نیوەی شەودا هەڵدەستام دەنگ دەهات و بانگی منیان دەکرد و شتم دەبینی لە ژوورەکەمدا لە ناو جێگاکەمدا وەڵا پرسیم یعنی ڕۆیشتم بۆ لای دووسێ مامۆستای ئاینی لە زاخۆ من لەوێ دەژیم وتیان ئەوە جینی عاشقە من هەموو خاڵەکانم بۆ ئەوان باس کرد ئەوان وتیان ئەمەیە لە ئینترنێتیش هەر پرسیم ئەوە بووڵان ڕێک وەکو خاڵەکان دەرچوو ڕوقیە شەرعیان خوێند باش دەبووم دوای ماوەیەک دیسان خراپتر دەبووم لە پرسیم چین کرد وتم ئابزانم یعنی هێشتا پاک نەبووم لەو شتا لە خزم و کەس پرسیم وتم ڕقەمی مامۆستایەک شتێکی زیرەک کە لەبەر خوا یعنی ڕوقیە شەرعی بخوێنێت بتوانێت ئەم شتە یعنی چاک کاتەوە من کە گوێی بۆ قورئان دەگرم زۆر زۆر تووڕە دەبم ئەستەغفیرڵڵا یعنی گیانم ئەلەرزێت و تەنگە نەفەس دەبم هەر چۆنێک بێت خزمێکمان ژمارەی مامۆستایەک بە ئێمەیدا ئەمڕۆ لەگەڵ دایکم ڕۆیشتین بۆ ئەوێ شتەکان پێم سیر بوو کە سەرەتا ڕۆیشتم بەس وتم قاینە یعنی کە بوو سرەی من زۆر خەڵک لەوێ بوون کە بوو سرەی من لایشتم ڕۆیشتم دایشتم لای مامۆستاکە وەکو دارێکی پێبوو بە قوماشێکی کەست یعنی داپۆشراو بوو لەسەر ملی من دانا لەسەر سنگی من و بە دەنگی زۆر زۆر نزمەوە شتی دەوت من بیستومە کە نابێت مامۆستا یعنی کە ڕوقیە بخوێنێت بە دەنگی نزمە بخوێنێت ئەو دەنگی زۆر نزم بوو ئاگام لە هیچ نەبوو سەرەتا اینجا دواتر ئێستاش کە باس دەکەم تێک ئەچم بەڕاستی مهم دواتر وتی جنی عاشقت هەیە دەبێت دووبارە بیتەوە لام بەڵام پێش ئەوەی بڕۆ شتێک بۆ ئەنووسم لەگەڵ خۆت بیبەوە بۆ ئەوەی لێت دوورکەونەوە و چاک بیتەوە زانیم شتێکی ناماقوڵە بەس وتم بە بێڕێزی نەکەم بزانم چییە وەڵا کە هاتینەوە وەڕقەیەکی شتی عەرەبی لەسەر نووسرا بوو بەس پیشانی منی نەدا بە پاشی وتی ناوی تۆ ناوی دایکت چییە پێش ئەوەی قسە بکەم دایکم ناوی خۆی بە ئەوی وت کە نابێت نەدەبوو ناوی بڵێت بەڵام دایکم ئەو شتانە نازانێت کە منیش بیستمە بەس سەحیرەکان ئەو شتە دەکەن وەڵا ناوی من و دایکم لەسەر ئەو کاغەزە نووسی وە بە شتێک یعنی بەسترا کە نەتوانم بیکەمەوە بە منی داوتی لە مەلت کە تا چوارشەمە ئینجا وەرەوە لە ڕێگادا تا هاتمەوە دەگریام وتم ئەمە ساحیر بێت یان شتێک بێت هیچ لە خۆم نەزانی بەخوا هاتمەوە تەلەفۆنی مامۆستایەکی ئاینیم کرد وتم مەسەلەکە ئاوایە و ئەوە وتی یعنی نابێت ئەو وەرەقەیە هیچ بە خۆتەوە هەڵبواسی بیسووتێنە یانیش لە ناو ئاوی خۆی بیکە بۆ ماوەی چەند ڕۆژێک اینجا بیبە بە شوێنێک و بیسووتێنە نابێت بەکاری بێنی ئەوە مادام ناوی تۆ دایک پرسیوە بۆ سیحرە ئەو شتانە جا من هیچ لە مەسەلەکە تێنەگەیشتم تۆ زۆر شارەزاتری لە من ئەگەر بتوانانی ڕوونکردنەوە هیچ شتێک لەسەر ئەم مەوزوعە بە من بدەیت چی لە وەرەقەیە بکە ئێستا یعنی کردمەوە سەرەتا فاتیحەم خوێند و ئایەتی کورسی و کردمەوە ئەو وەرەقەیە سەرەتاکەی ئایەتی قورئانە ناوەندەکەی ناوی من و دایکما لە کۆتایی نووسینێک کرد کە پێ ناگەی ئەب هیچ پێ ناگەی یعنی کوردینی عەرەبی نێشتێکی سەیرە ئێستا حالیان من تەنگە نەفەس ئەبم و هەموو گیانم دلەرزێت ئێستا حالیان بەڵێ و دڵم زۆر بەخێرانی ئەدا ئەو کەسە ئەهلی دین نەبوو ئەوەی کە چوونە بۆ لای باسی ئەوە کە دارێکی بەدەستەوە بوو بە پەڕۆی کەسێک گەورەی دابوو پاشان ناوی تۆ دایکی نووسیوە ئەو کەسانە نوشتەچین و خەڵکانی دەجال و کەذابن ئەبێ زۆر زۆر وریایان بن نەچن لە لای هیچ کەسێکە تۆ پێویستت بە هیچ مامۆستای بکە خۆت لە قورئان تێکەڵ بەرەوە لەگەڵ ماڵەوە
ڕبەوە کەسە کۆمەڵایەتەکەی جاران وەرەوە ناو ژیان هیچ پێویست بە هیچ مامۆسایەکی تر نییە. مامۆسات بۆ چییە؟ مامۆساش ئینسانێکە وەکو تۆ، من ئینسانێکم وەکو چی مامۆسایەک کەسی لەلای خوا ئەڵاوە لە هەمومان عەبدی خوای پەروەردگارین. وإذا سألك عبادي عني فإني قريب. داوا لە خوا بکە، خۆت بۆ خۆت ڕوقی شەرعی بۆ خۆت بکە، گوێ لە ڕوقی شەرعی ڕابگرە، تەوبەیەکی یەکجاری تەوبەیەکی نەسوح بکە، پێمەش دوعای خێرت بکەین خوای گەورە ڕەحمەت لێ بکە. بەڵام لە ئێستا بە دواوە جارێکی تر سەردانی هیچ مامۆسا مەکە، تەلەفۆن و تەلەفۆنکاری بۆ هیچ کەسێک مەکە، چونکە ئەو بابەتە زیاتر بابەتی دەرونیە کە ئێستا حاڵەتی تووشی تۆ بووە، ئەشێنە نەسەحەر بێنە مەسی شەیاطین بێنە جنی عاشق بێ ئەمانی کەوا باس ئەکرێ زیاتر ئەو خەڵکانی کە خەریکی ڕوقیە و دوعاکردن بۆ خەڵک ئەم شتانە ئەدەن بە گوێی خەڵکە. ئەگینا لە ئەسڵا زۆر جار گرێکی دەرونیە کە کەسێ بۆت بکاتەوە دوو قسەی خۆشت بۆ بکە، ڕێگەی کە ڕاستت پێ پیشانداتەوە لەو گرێ دەرونیە ڕزگارەکە پێت. من بس واز لە گۆشەگیری بێن، واز لە تەنیایی بێنە، دووبارە بگەڕێ لەو لای دایک و مناڵەکان و کەسوکاری خۆت تێکەڵ بەرەوە، چالاکی ڕۆژانت با هەبێ لە ماڵەوە لە دەرەوە گەر خوێنکاری هەشتێکی بۆی واز لەو تەنیاییە بێن، واز لە گڵۆ کوژانەوە ئەمانە بێنە، ئەمانە حاڵەتی دەرونین. ئەو کەسانەشی حاڵەتی دەرونیان تێک ئەچێ زۆر جار تومەی ئەوەیان بۆ هەڵەبەستن تۆ سحرت لێکراوە، جادوود لەسەرە، نازانم دەرمانی ڕەش کراوە بە ماڵەکەتە، ئەمانە هیچ ئەسڵ ئەساسێکی نییە. وریا بن سەتا نەوەتی ئەو خەڵکی کە ئەم حاڵەتی تویان هەیە بابەتەکە بابەتی دەرونی و هیچ پەیوەندی بە سحر جنۆکە و جادووە. إنشاءالله مامۆستا کەمێک ئەم ماوەیە ترسان بۆیە بەخوا، ینی بە تۆم وت بەس ئەم ئەڵەش بەس چێکی عاقڵ ئارام دوور لە هەموو کێشوی دەرونی قسە لەگەڵ مناکی کەواتە تۆ ئێستا حالێن زۆر باشی پێویستت بە هیچ شتێک نییە، بۆ خۆ دەتوانێت ڕووی شەرعی هەر لە مۆبایلەکەی خۆتەوە دەتوانی گوێ لە قورئان بکەیت. إن شاء الله. ممنون، جزاكم الله خيرا. كم دعاء تومان بيستا مامۆستا، ممنون زۆر.